ژمارەیەک لە نوێنەری بازاڕ و دوکانەکانی سلێمانی لە بەرامبەر زیادکردنی کرێی دوکانەکانیان لەلایەن خاوەن مڵکەکانەوە گردبوونەوەیەکیان ئەنجامدا. ئەوان دەڵێن بەپێی یاسا دەبێت هەر 4 ساڵ جارێک سەدا 20 کرێی دوکانەکان زیاد بکرێت، بەڵام ئێستا سەدا 100 و سەدا 200 و زیاتریش کریان لەسەر زیاد کراوە. ئەی چۆن دوکان داروازی لێشە کرێکەی بۆ نادرێ مەجبورە خۆتان لە ناو بازە جەنابتان ناو بازاڕان ئەزانن نەمعاشەیە نە ئیشەیە نەکار هەیە نەکاسبی هەیە کرێکەی بۆ نادرێت اینجا لە سا 20ەکەش نییە لە سا 20ەکە نییە لە سا 100 زیاکرێ لە سا 50 زیاکرێ لە سا یعنی بە سعرێکی زۆر زیاتر لە خۆی زیاکرێ بۆ 4 ساڵ جارێک ئەنجا 2-4 ساڵ جاری تۆ بێواز لە دوکانەکە بێنیت و کە سەرقفلانەیەکی زۆرەوە بە جەنابی حاکمەکان ئێمە ئەڵێن کاکە ئێمە سەرقفلانەمان ناوە لە سەرقفلانە لە قانونان نییە باش قینا لە قانونان نییە ئەی عورفە کاکەمە عورفە کراوە خۆی دوکانی وا هەیە بە 50 دەفتەر کراوە دوکانی وایە بە 100 دەفتەر کراوە دوکانی وایە بە 30 دەفتەر هەمووشی بە ئاگاداری خاوەن مڵک کراوە و خاوەن مڵکیش لە سەروی ئەوە پارەی وەرگرتووە. ناوتان هەیە لە بینتانە ئەو بابەتانەکە کراوە؟ ئاخر نووسراوەکو عادەت کراوە نووسراو نییە تۆ ئەوەنە وەرگرتووە ئەوەنە بەڵام هیچ کەسێک بە تایبەتی ئەمانەی ناوبازار هیچ کەسێ بە بێ سەرقفلانە نەبووە ئەمە عادەتەوە ئەکرێ و ئەفرۆشێ و کرێ و فرۆشێ بەڵام هەمووی خاوەن مڵک ئاگادارە چکە گەر ئاگادار نەبێ عەقدی بۆ ناکە. ئەم دوکانانە پێش چەندین ساڵ بە سەرقفلانە دراون بە دوکاندارەکان و بەشێکیان چەند دەستێکیشیان کردووە. بەپێی مادەی 1 لە یاسای ژمارە 18 هەموارکراوی ساڵی 2018 هەر 4 ساڵ جارێک گرێبەستەکان نوێ دەکرێنەوە و نابێت لە کاتی نوێکردنەوەی گرێبەستەکان سەدا 20 زیاتر بخرێتە سەری. خۆی یاسای عێراق بۆ کرێکی 4 ساڵ جارێک خاوەن دەتوانێت لە سا 20 زیاکات بەڵام ئەمان ئێستا ئەو یاسایان پێشتر کردو بە یاسای نەڕۆبڕە بە یاسای خوان لە سا 100 زیاکە لە سا 200 زیاکە ئێستا جادەی مەولەوی دوکانی تێ سکاڵامە تۆمار کردووە هەموو شتێکمان جێبەجێ کردووە بەڵام ئێستا کێشەکەمان لە محکەمەیە ئێمەش داواکەین لایەنی پەیوەندیدار وەکو بەرز کاقوبات وەکو محافزی سلێمانی وەکو دادوەرەکان بێنە سەرخەت با سلێمانی لەمە زیاتر وێران نەبێت. بۆ ناڕەزایی سەبارەت بۆ بڕیارەی لە دادگای سلێمانیەوە دەرچووە کە بڕیارێکە پێچەوانەی ئەو یاسایە و بڕیارێکە لە پەرلەمانی کوردستانەوە دەرچووە لە ساڵی 2018 یاسای ژمارە 87 ساڵی 79 هەموارکراوی پێڵێن لەم ئەم یاسایە کە دەرچووە هاوسەنگیشی کردووە لە نێوان کرێکی و خاوەن مڵکە دەستی خاوەن مڵکیشی کردوتەوە بەوەی کە ئەتوانێت هەر 4 ساڵ جارێک نرخی کرێی دوکان لەسەر کرێکی زیاد بکە بە ڕێژەیەک کە لە 100 زیاتر نەبێت بەڵام بەداخەوە ئەم بڕیارەی ئەمڕۆ لە پەرلەمانی کوردستانەوە کە دەرچووە ببوورە لە دادگای سلێمانیەوە دەرچووە نەک لە 120 تێپەڕانوە هەتا 180 تێپەڕانوە لەسەر یاساکەەوە دادگا بڕیارێکی تری دەرکردو بە خاوەن مڵکەکان نەک لەسەر یاساکەوانێ کار بەو یاسایە ناکە بەڵکو کار بە بڕیارێکی ترەکە کە لە دادگای سلێمانیە. زۆربەی دوکانەکانی سلێمانی هەمان گرفتیان هەیە و داوا دەکرێت کار بەم یاسایە بکرێت کە 2018 لە پەرلەمانی کوردستان هەموار کراوەتەوە نەک کار بە بڕیارێکی دادگای سلێمانی بکرێت. خاوەنی مڵک بە ئارەزووی خۆی کریان لەسەر زیاد بکات و لێپێچینەوەی لەگەڵدا نەکرێت دەشڵێن ئەگەر ئەم گرفتە چارەسەر نەکرێت دوور نییە کێشەی کۆمەڵاتی لێ بکەوێتەوە. ڕامیا عوسمان کەناڵی پێیام سلێمانی.